بەڵێ لەسەرم پرسە پرسی هەموارکردنەوەی یاسای بودجە لە بەغداوە میوانێکم لەگەڵا بێ دکتۆر فادی حەسەن توێژەر لە کاروباری ئابووری. دکتۆر ئەمەوێت لە بەڕێزە بپرسم ئایا بربەستێک هەیە لە بەردەم هەموارکردنەوەی بودجە یان دیارترین بربەست لە بەردەم هەموارکردنەوەی بودجە چییە بێت؟ بانیتان باش، زۆر سپاس بۆ میوانداریتان، سپاس بۆ قورسان 24 لەبارەی بودجەوە و ئەوەی ئەو دۆخێکەوە ئێستا هەیە. بێگومان ئەمە ئەجندایەکی سیاسیە کە پەیوەندی بە ژمارەیە کێشەی سیاسیەوە هەیە کە هەوڵی ئەوە دەدرێت فشار بخرێتە سەر پرۆسەی سیاسی و لە ڕێگەی کێشەی سیاسیەوە لە ڕێژەی کێشەی ئابووریەوە هەوڵ دەدرێت سیاست کۆنتڕۆڵ بکرێت بۆ ئەوەی بتوانرێت ئابووریەکە لە ڕووکەشەوە نەخرێتە خزمەتی هاوڵاتیان. بۆیە ئێستا هەندێک ئاراستە هەیە و هەندێک لایانی سیاسی هەیە لە بەغدا هەوڵی ئەوە دەدەن کەوا مەرجەکانی خۆیان بسەپێنن لەم بارەیەوە، تەنانەت لەبارەی هەموارکردنەوەی بودجە. ئەمە بێگومان شتێکی ئاساییە و دەکرێت لە ڕێگەی سازانی هەموو لایەنەکان بتوانرێت ئەمە بکرێت. بۆ نمونە لەبارەی پرسی داتەکانی نەوت هاوکات ئێستا پرسێکەیە ئەویش سەقامگیری بارودۆخەکەیە و ئێستا سەقامگیریەکەیە. بۆیە کاتێک باسی ئەم پرسە دەکەین بێگومان لەوانەیە هەوڵی ئەوە بدرێتکەوە دۆخەکە باشتر بکرێت لە پێناو ئەوەی کەوا بتوانرێت بودجە هەموار بکرێتەوە. بەڵام هەندێک لایانی سیاسی هەیە چەند کێشەیەکیان دروست کردووە و هەوڵ دەدەن مەرجەکانی خۆیان بسەپێنن و بێگومان ئەوانە لە دەرەوە عێراقەوە ئاراستە کراون و هەوڵی ئەوە دەدەن کەوا هەموارکردنەوەیەک بکرێت لەبارەی ئابووریشەوە، لەبارەی ئەو باردۆخێکەوە ئێستا هەیە. ئێستا بێگومان هەوڵێک هەیە و سەقامگیرێک هەیە بۆ ئەوەی بتوانرێت باردۆخەکە سەقامگیر بکرێت لە پێناو ئەوەی بارودۆخی دارایی باش بکرێت و لە ڕووی یاساییشەوە لە ڕووی دەستوریشەوە تەنانەت دەکرێت ئەمە بکرێت. شتێکی زۆر ئاساییە، بەڵام وەکو گوتمان ئەمە شتێکی نامنتەقیەکەوە هەوڵ بدرێت وەکو فشارێک بەکار. باشە، کەواتە مادەم وتێ بابەتەکە سیاسیە و فشارە، کەواتە جیا لەو دانیشتنانیان جیا لە ڕێکارە یاساییەکەی پێویستی بە ڕێکەوتنی سیاسی هەیە لە نێوان لایەنەکان پێش ئەوەی بابەتەکە بچێتە نێو پەرلەمانەوە. بەڵێ بێگومان وایە خۆتان نەزانن ڕێکەوتنیەکی سیاسی هەیە بۆ پێکهێنانی حکوومەت بە سەرۆکایەتی محەممەد شیاع سوودانی. تەنانەت سەرجەم لایەنەکان ڕێککەوتون بۆ ئەوەی حکوومەت پێک بهێنن هەبووە هەمووشیان هاوبەشن لەوەیکەوە لە هەر هەموارکردنەوەیەک یاخود لە هەر شتێکەوە ببێتە وەک خزمەتێک بۆ هاوڵاتیانی خەڵک. ئەمە ئیلتزاماتێکی سیاسیە و بە هەمان کاتە ئیلتزاماتێکی مۆڕاڵیە. بۆیە پێویستە هەر گۆڕانکاریەک بکرێت. ئەمڕۆ خۆتان دەزانن کێشەیەکی ئیقلیمی هەیە ئێستا لە ناوچەکەدا، ناسەقامگیری هەیە و بەپێی ئەو گۆڕانکارانەیەکەوا دەکرێت ئەمەش بۆتە هۆی ناسەقامگیری، چونکە لایەنەکان و تەنانەت لایەنە نێخۆیەکانیش پەیوەندی و بەرژەوەندیان لەگەڵ یەکتر هەیە کە ئەمەش کاردانەوەی بۆ دەرەوە دروست دەکات و لە دەرەوەش کاردانەوەی هەیە و ئەمە کاریگەریەکی زۆری هەیە بۆ نێو عێراق. بۆیە ئەمە لە ڕووی ئابووریشەوە ڕنگدانەوەی هەیە. هەموو ئەو کێشە ئیقلیمیانەی کەوا هەیە لە ناوچەکەی ئێمەدا ئەمە کاریگەری بەسەر خۆشگوزەرانی خەڵکی عێراقەوە هەیە. هەوڵی ئەوە دراوەکەوە خزمەتگوزاری خۆشگوزەرانیەکی باش بۆ هاوڵاتیان عێراقی داویم کرێت، بەڵام ئەمە ناسەقامگیریەکان کاریگەریەکی زۆریان هەبووە. پرسی هەموارکردنەوەی بودجە بێگومان ئەمە پرسێکە دەکرێت چارەسەر بکرێت و دەکرێت چەندین پرۆژەی جیاواز بێتەکایەوە بۆ ئەوەی بتوانرێت لە پێناو ئایندەیەکی باشتر بۆ خەڵکی عێراق ئەم شتانە فراهەم کرد. بەڵام ڕێککەوتنی سیاسی دووبارە دەگەڕێنەوە پێشتر چۆن ڕێککەوتن کراوە پێویستە ئەو ڕێککەوتنێکەوە کراوە جێبەجێ بکرێت. هەموو ڕێککەوتنێک وایە کاتێک تۆ ڕێککەوتنێکی سیاسی دەکەیت پێویستە جێبەجێکردنەکەشی هەبێت و وەکو پرۆگرامی حکوومەت مامەڵە لەگەڵ بکرێت و جێبەجێ بکرێت و چەندین ڕێکاری پێویستیش هەیە بۆ ئەوەی بتوانرێت لە ڕووی ئیداریشەوە کاردانەوەی هەبێت. تەنانەت چەندین ڕێکاری مادیشی هەیە و پێویستە هەموو ئەمانە جێبەجێ بکرێت. باش دکتۆر، یعنی
پێشتر بودجە پەسەند کرا وەکو بەڕێزی ئاماژە پێکرد یعنی ڕێکەوتنێکی شەبوو لە نێوان حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان بودجەش پەسەند کرا بەڵام حکوومەتی عێراقی پابند نەبوو بە جێبەجێکردنی بودجەوە یان پرۆژە یاسای بودجەوە وە خۆی ئەمە بۆ چێگەڕێتەوە یان ئەکرێت زەمانەتی ئەوە هەبێت دوای ئەم ڕێکەوتنش کە بەڕێزی باسیەکەی جارێککە پابند بن یاسای بودجە کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنجی لەسەردرا بوو چەندجگە لەوەی کە باسی بەشە بودجەی هەرێمی کوردستان دەکەین چەندین ئیلتزاماتی جیاوازیشی لەسەرەکە ئەمە پەیوەستە بە نێوان هەردوو لە بۆیە کاتێک ئەم بەشێکەوە جێبەجێ کراوە تا ئێستا جێبەجێ نەکراوە بۆیە بە شێوەیەکی گشتی کێشەکە ئەوەیە هەندێک لایەن کێشەی هەرێمی و ئیقلیمیان هەیە کە ئەمەش پرسێکی سیاسیە بۆیە ئەمانە دەیانەوێت هەوڵی ناهەمواری دەدەن و ئەمەش کاردانەوەیکی خراپی بۆ خەڵکی عێراق هەیە ئێستا ئەو کێشەی هەیە ئەوەیە کە نەبوونی ببوورە نەبوونی ئیلتزاماتێکی باش نییە بۆ ئەوەی بتوانن ئەم ڕێککەوتنانە جێبەجێ بکەم بۆیە هەموارکردنەوەی بودجەش بەشێکە لەمە بەڵام ئەو هەوڵانەی کەوا دەدرێن بۆ تێکدانی ئەم بارودۆخە لە بەرژەوەندی بەغدا و خەڵکی عێراق نییە واتە پرسەکە پرسی ئیستیحقاقە و نانەوێت هەندێک لایەن ئەم ئیستیحقاقە بە شێوەیەکی یەکسان بەردەوام بکرێت بۆ خەڵک تەنانەت هەوڵی ئەوە دەدەن کە ئەم پرسە بەلاوە بنێن بە ڕێگەی جیاواز ئێستا ئەم پرسە پێویستی بە دانوستان هەیە بۆ ئەوەی بتوانرێت ئەم فشارانە بەلاوە بنرێت واتە ناتوانیت تۆ مافی تاکە کەس بەلاوە بنێت لە پێناو ئەوەی لایەنێکی سیاسی بەرژەوەندی خۆی بسەپێنێت و بەرژەوەندی خۆی بەدەست بێنێت لێ بکەم ینی ڕەوایە بابەتی قوت و موچەی خەڵک لە هەرێمی کوردستان ببەسرێتەوە بە ململانەی سیاسیەوە و ئەم خەڵکە ینی بێ موچە بکرێت لە هەرێمی کوردستان تەنها لەسەرەوەی وەکو تۆ وتت بە هۆکارێکی سیاسی دەیانەوێت فشار لە هەرێمی کوردستان بەڵێ وەکو لە سەرتای گوتەکانمدا ڕوونم کردەوە کە ئەمە ناکرێت ئەم پرسە واتە ناکرێت تۆ سیاست و پرسی ئابووری و ئەمانە بەیەکەوە بەستین چونکە کۆمەلگا پێویستی بە ئێستحقاقات و ماف و شایستەی خۆی هەیە و پێویستی بە خۆشگوزەرانی هەیە بۆیە ناکرێت تۆ سیاسە ناتوانیت سیاست بەم پرسەوە ببەستیتەوە ئەم پرسە زۆر جیاوازە و ئەم پرسە پێویستی بە خزمەتکردنی خەڵک هەیە هەموو ئابووری و هەموو پرۆسی ئابووری پێویستە لە خزمەتی خەڵک بێت و سامانەکانی ئەم وڵاتە بۆ سەرجەم هاوڵاتیانی ئەم وڵاتەوە بێت بۆیە تۆ ناکرێت هەندێک مادە یاخود هەندێک پێگە و پۆز بۆ ئەم پرسە بەکار بهێنی بۆ ئەوەی بتوانیت بەرژەوەندی سیاسی بەدەست بێنیت و پلە و پۆز بەدەست بێنیت ئەم پرسە پرسێکی زۆر هەڵەیە ئەمە شتێکی زۆر هەڵەیە تۆ پێویستە پرسی ئابووری جیا بکەیت چونکە ئەمە دەبێتە هۆی تێکچوون و وێرانکردنی هاوڵاتیانی خەڵک پرسی سیاست و پرسی ئابردوشتی زۆر جیاوازە و ئەم پرسە سیاسیەش ئێستا پەیوەندی بە بارودۆخی ئیقلیمیشەوە هەندێک لایەن هەن ئەجێندای خۆیان هەیە دەیانەوێت ئەم پرسانە هەموو تێکەڵ یەکتر بکەن کە ئەمەش لە بەرژەوەندی خەڵک دانیە بۆیە پێویستە ئابووری و موچە و سەرجەم ئەو پرسانێکەوە پێوەستە بە خەڵکەوە ناکرێت وەکو ئامێرێک لایەن سیاسەتەوە بەکار بهێنرێت پێویستمان بۆ یەکەوە بتوانین ئەم دووشتە جیا بکەینەوە بەڵێ دکتۆر فادی حەسەن توێژەر لە کاروباری ئابووری زۆر سپاس بۆ بەڕێستە